جگە لە ژیانێک هەیە لە شەترەنج دەچێت، مرۆڤەکانی ناوی مەلیکی کشت لێکراون. ژیانێک هەیە لە شەترەنج دەچێت، مرۆڤەکانی ناوی مەلیکی ماتن. ژیانێک هەیە لە شەترەنج نا، بەڵکو لە قومار دەچێت، مرۆڤ و مەیمونەکان بە تێکڕایی تێیدا دۆڕاون. ژیانێک هەیە لە هیچ ناچێ جگە لە ژیان. ژیانێک هەیە لە هیچ ناچێ جگە لە مەرگ. هیچ جار بە مردوویەتی ژیاون، هیچ جار گەردەلوول لەسەر شانی چەپتان و زریان لەسەر شانی ڕاستتان هەڵی کردووە؟ هیچ جار ئاگرتان لە تووتنی ناوپای پێک بەرداوە کە پڕ بێت لە حەشیش و تا ناودەماری پەنجەی پێیەکانتانەوە هەڵتان دووشی بێ؟ هیچ جار بە منداڵی پێیەکانتان لە گۆماوێکی سیانی بێکەنارچەقی و بەهێمنی و بێچارە بەرەو نقمبوون چووبن؟ هیچ جار کەوتونەتنە نێوان دوو شەمەندەفەر بە حەبلێک، یەک بەرەو ڕۆژهەڵات و ئەوەی تر بەرەو باشووری ڕاکێشابن؟ هیچ جار هەستان کردووە تەنیا و کاتە هەموو باشەکان دەست پێ دەکات کە ژیان کۆتایی دێ؟ هیچ جار بە مردوویی هەناسەتان داوە و بەدەم ژەهر خواردنەوە شێعرتان نووسیبێ؟ هیچ جار ئاوا بێهۆ مردوون وەک من کە ئێستا بە مردوویەتی دەژیم؟